خواري بيك تشاخوي وزاري على تاش كزين ولا خواري ببي جوار ترمزات كاروان ڕاستی گوندی ما گوندەکە بێزگە لە گەشتیاری گوندێکی کوشتتوکاڵیشە بۆ کوشت و کاڵی یەک زیوەشە و گوندەینە لە کوشتتوکاڵی باش هەرچی لێ بکەی ئەبیتێ حەزڕعەت هەرسڕعەتەشی بکەی یعنی لێ ئەبیتێ بەڵام لەبەر ئەوەی کە ڕێوبانەکان گەلک باش نیە زادەن لەوە زادەکە بلاخەوە لە 2000کان هاتیێڵان هەت هەموو ساڵەیە ئەمە بەخۆ دێن ئەو زادەی ساڵی 2000 پاکەینەوە لەسەر ئەرچی خۆن لەبەر ئەوەی خەڵکەکە سۆری کرد خستەخانە نەبوو مەکتەبن نەبوو بەڕاستی هۆکاری ئەوانە زۆر بۆ گوند و سۆر بوو ئەلعان شەر ئەبینە زادە هەموو بخۆ چەند ڕۆژە دەینە و زادەی چاکەینەوە و بەخۆمان لەسەر خۆت زادی چاکەن داوامەنە لە حکومەت هێرێمی کوردستانگە چاوەشی پێدا بخشینیتەوە زادەکەن و باش بکاتەوە دێت و زادەی ئێ باش بە خزمەتگوزارکی باشە باوەڕ کە گەستانە نژنەبی لەوانەیە هاوینان حتا بواری زووە تا پاییزەکە درەنگ 56 مالی لێبی ئەگەر خزمەتگوزاریشی زادە ڕێگەوبانی خۆی لەبەرەوەی زادێکی قەڵەباغیشی هاوینان لەبەر گەشتیاری هەر چەندی چاکەینەوە تا سەو شتێکەویتەوە چارەسەری ئەو زادەی هەر ئەوەیە گە لۆنقیرکەن بە شێوەشی باش لۆنقیرکەتن خۆی چارەی نیە چەندی چاپکەنی وەرخەرابیتەوە ئیسفادەی نییە. على 2000 دي لا 2000 من عطنا ما فاش بيصار شي صار كتير ربع باسی زادەی گوندی سەکرانەکەین ساڵانە هەم پاییزان هەم مانگی دووش ئێستا ئەم مانجی دوو زادەکەمان ڕاستی بە حکومەوەی شوێنەکەی گەشتیاریە هەموو تاسە و هەموو بیتە تاسە بە هەرە وسقەلکی گوندی هەموو دێن لێرانە ئەو تاسانە پڕەکەینەوە لەبەرەوەی تاسەکان زۆرن بەڕاستی سیارەکە ئەگوێرە دابن هەموو سیارە خاستنەکە قەمرە بێ حدمەبی هەتا دەگاتە گوندی داواکارین لە حکوومەتی هەرێم ئەگە ئاورێکمان لێ بداتەوە لەبەرەوەی ئێرە هەم شوێنێکی گەشتیاریە هەم گوندەکەش قەلەباڵغە بەڕاستی ئەگەر چارێکمان لۆ بکە ئەو زادەمان لۆ چاک بکە. راوسه قلت شو الكلام؟